ئەم کاتتان باش بیەنە بەرچاوت ئەگەر تۆ بتەوێت خزمەتی گەنجان بکەیت لەم وڵاتەدا و بەڵام بەردەوام تاوانبار بکرێت هەڵوێستە چیە بێت؟ میوانێ مەڵقەی بەرنمەکەی من یەکێکە لەو گەنجانەی کە چەند ساڵێکە لە دوای گەڕانەوەی لە ئەوروپاوە بۆ کوردستان بەردەوام بە ئاوازدانان و لە بواری میوزیکدا سەرقاڵی کارکردنە لەگەڵ کۆمەڵێک گەنجدا، بەڵام بەردەوام ئەم کەسایەتیە کۆمەڵێک قسە و کۆمەڵێک پڕۆپاگەندەی بەدواوەیە. بەردەوام تاوانبار دەکرێت بەوەی کە یەکێک لە بوارە هەرە گرنگەکانی ناو کۆمەلگای تێکداوە کەوش بواری میوزیکە. ئایا خەڵکەوت زاهر بواری میوزیکی کوردی تێکداوە یان پێشی خستووە؟ ئەگەر لە ڕوانگەی هەندێکەوە بواری میوزیکی دواخست بێت و تێکی دابێت، ئەوە پاساوەکان چین بۆ ئەوەی کە ئەو بواری تێکداوە. ئەگەر بە باوەڕی هەندێکیش بوارەکەی پێش خست بێ و توانی بێتی ستایلی نوێ و دەنگی نوێ و ڕوخساری نوێ بێنێتە ناو ئەم کایە گرنگەی کۆمەلگاوە، پاساوەکانیان چین و ئایا لە سەدا سەد خەڵکەوت زاهر سەرکەوتووە لەو بوارەدا؟ کاکەکەوت بەخێر بێت بۆ بەرنامە ڕاشکاوی. زۆر سوپاسان دەکەم و سوپاسەوەتخانەکەم کە میوانداری منتان کرد بە بەرنامەکە و دەستخۆشی لە جەنابتانەکەم. ومێدەم بتوانن لە ڕێی تەلەڤیزیۆنەکەتانەوە چەندین پرۆگرامی وەکو جەنابتان و سەرکەوتو وەکو پرۆگرامەکانی تریش کە بەتایبەت پرۆگرامی کاکڕەنجش من سەیریەکەم هەتان بێ و لە پێشکەوتن تا بێ و بەتایبەت بەرنامەکەت جەنابەت ستایلێکی نوێیە، فۆرمێکی نوێیە، ڕنگ بێ تا ئێستا جمهوری کورد 100% یا ئەو کەسانی کە دەکرێن نمیوان بۆیان فۆرمێکی تازە بێ و ترسێکیان هەبێت. من سوپاس دەکەم، دەستخۆشیش لێکم. زۆر سوپاس بۆ تۆ، بەخێر بیت. با بەگشتی لە باری میوزیکەوە دەست پێ بکەین. فەرموو. ئەمە ببینەران بڵیت باری میوزیکی کوردی لە ڕوانگەی تۆوە کە تۆ لە ستایلێکی نوێ کارەکەیت. بەردەوام باس لەوا کەیت کە تۆ ستایلێکی نوێت هێنا و ڕتمێکی کارکردنی تازەت هێناوەتە ناو بواری میوزیکی کوردیەوە. لە ئێستادا چۆنە؟ ئایا بواری میوزیکی کوردی هەنگاوە نێ بەرەو پێشکەوتن یان لە شوێنێکا وەستاوە یان نەتوانین بڵێن بەرەو دواگەڕاوەتەوە؟ بەڵێ دیارە منەگەر لە باسی میوزیکم بەگشتی چەند ساڵێک بەرلەوەی کە بگەڕێمەوە لە ئەڵمانیا کە خەریکی خوێندن بووم، لە بیرۆکەی ئەوە بووم بتوانم یەکەم شت گۆڕانکاری لەسەر ئاستی گەنج کەم لە بواری مۆزیک و گۆرانیدا، دووەمین شت گەنج ئاشکەمەوە کە لەم وڵاتە ئەوەی حسابی بۆ نەکرێ زیاتر ڕەوتی گەنجە بە قسا وترێ وتاری زۆرمان هەیە لەلایەن کەسانی سیاسەتمەدار و ئەوانی کار بەدەستی حکومین و ئەمانە باز لە ڕەوتی گەنجەکرێ بە قسە نەک بە عەمل. من کە هاتمەوانێ دەمبینی خەڵکێکی کورد، گوێگری کورد، گەنجەکانی کورد هۆگری موزیکی وڵاتی عەرەبی، تورکی، فارسی، ئەوانەی کە گوێی لێگرن جۆرج وسوف و ئیبراهیم تەتڵاس و دارویش و مەهەستی و هاکەس ئەم ناوانەی کە نموزەجێکە دەیڵێم، لە زۆر گەنجمە پرسی بۆ گوێ لە گۆرانی کوردی ناگری، بۆ گۆرانی بێژەکانی کورد ناکەیتە فاڤۆریتی خۆت. وەڵامی زۆر لەو گەنجانە ئەو بوو کاڵێ هیچ کەسێک نییە ڕزای دڵی من بکا بە گۆرانیەکانی، ئەگەر کچێک بێ ئەگەر کوڕێک بێ ناتوانێت خۆی تێدا ببینێتەوانێ. بیرۆکەی منیش لەوە دەستی پێکرد. من لە وەتوسیەوە بواری میلۆدیدانان کارم کرد، پاشان چوومە دەرەوە کە لە یەکەم هەنگاوم لەگەڵ هونەرمەندی خوا خۆش بوو خاتوو مەریزە فەریقی دەستم پێ کرد، پاشان ڕەوتی ئەوەی کە بتوانم گەنجی نوێ دروستکەم. خاڵێکی تر هەبوو کە گەنج لە وڵاتەدا دەبوایە 10 ساڵ کار بکە بۆی کەسایەتیەک و هەویەکی هونەری هەبێ بتوانرێت بناسرێ، بەڵام وەبزان من ئەو تۆقم شکاند توانیم گەنج لە سەرەتای دەست پێکردنی لە یەکەم بەرهەمیەوە وەکو هونەرمەندێک سەیر بکرێ و خەڵکی بیناسێ. هاتم بەو شتایل و بۆ جۆرە ئیشم کرد کە گەنجان ئێمە حەزی پێکەن. خەڵکێکی زۆر هەیە حەز لە مایکل جاکسن و مادۆناکە، بیرم لەوە کردەوە کۆمەڵێک ستایلی ئەوروپی وەکو پۆپ و جاس و بلوس و ئارەمبی و ئەو ستایلە بێن مەکایەوە هونەرمەند و کەسایەتی باگراوندی خۆی بۆ دروستکەم لەو ڕاوتە بەردەوام بێ. بە هەمان شێوە کەسێک کە حەزی لە نەجوەکەرم و هونەرمەندەکانی ترە بتوانم کارکتەر بێ و بۆ ستایلێ دروستکەم، چونکەم لە ئەساسدا موزیک کارێکە بێ سنوورە، هیچ هەویەکی نییە بڵێ ئەمە مۆسیقی ئەم وڵاتەیە نابێ ئەمە بکەی ئەمە حرامە، وەکو کە ئەم وتارانە لە گۆڤار و ڕۆژنامەکان کە هەمیشە هەیە. بەو ڕەوتۆ بۆ نەفەسە دەستم پێ کرد
خۆشبەختانە توانیم ئەو سەرکەوتنە بەدەست بێنم لە لای جەماوەریشەوە ئەو هونەرمەندانی ئەمڕۆ وەکو لۆکە و دەشتنێ و میرا و چۆپی و ناسلی و یەکێکن لە دیارترین هونەرمەندەکانی مەیدانی گۆرانی کوردی ئەمڕۆ. کاکاڵکەوت دەگەر ینی هونەری کوردی نەیتوانی بێت ئارەزوی گەنجەکانمان تێر بکە. بەڵێ تو قەنەعاتت وایە بەم پرۆژەیە کە کردوتە بەڵێ بۆ کۆمەڵە ڕوخسارێکە لەگەڵ تۆیان کارەکەن بەڵێ توانیوتە ئەم حەزەی گەنجی کورد تێر بکەی لە هونەرە؟ من ناڵێم ئیدعاکەم تەنها کەسێکم دێم ئەو کاراکەم مەیدانێکی کراوەیە لە هونەری کوردی و مۆسیقا نەدەستی کەسم گرتووە نەدەستی کەسیش بەتەمان بگرم هەموو کەسێک ئازادە ئەتوانێت بێ کاری خۆی بکە بە جوانی نە گۆرانی خۆشم فەرز کردو بەسەر هەچ کەسێکدا من هاتووم لەو بەشەوە ئیشەکەم توانیمە زۆری گەنج و خەڵکانی تەمەندارەکانیش لە کارەکانی خۆم ڕازی کەم هەر ئەوەی کە بە شەقامێکدا ئەڕۆی گۆرانێکت لێدرێ لە شوێنان ئەڕۆی گەنجان دڵیان بەوە خۆشە لە مۆبایلەوە گۆرانەکات بە ئسمس بۆ یەکتری لە ڕێی مۆبایلەوە بۆ یەکتریێنێرن هەر ئەوەی کە گەنجانێک ئەمڕۆ بەخۆشی و هەستەکەن کارکتەرێکی بۆ نمونە ناو دەڵێم وەکو لۆکە هەیە دەبینی هیچی لە نەجۆکەرم و هیچی لە مادۆنا و هیچی لەم هونەرمەندانە کەمتر نییە وەکو کارکتەرێکی هونەرمەندێکی جوان ڕوخسارێکی جوان ستایلێکی مۆدێرن لە پۆشاک لە جلوبەرگ لە دەنگ لە هەڵبژاردننی و گۆرانیانە کە گەنجەکان ڕۆژانە ئەیڵێنەوانێ من کاری میدیا و دژایەتی ئەو نخبەیەتر گەشتە ئەوەی کە هیچ لە تەلەڤیزیۆنەکان کارەکانی منیم پەخش ناکرد بەڵام لەگەڵەوەش ببێ ڕێکلامێ تەنها لە ڕێی فیسبوکەوە کە ڕێکلامێکە ئێمە کۆنسرتێک لە سلێمانیەکەین بۆ لۆکە و میرا و دەشتنێ و نیلیسا و کریستاڵ زیاتر لە 3500 کەس لە تەلاری هونەر ئامادە بوو هەتا کارگەشتەوەی کە خەڵکانێکی زۆر لە دەرەوە چاوەڕوان بوون بنە ژوورەوە کە جێگا نەما بوو ئەمە ئەگەر سەرکەوتن نەبێت ناتوانێت هیچ ناوێکی تری لێ بنێ ئەگەر ڕازی بوونی ئەو ڕەوتی گەنجە لە کارەکانی ئێمە نەبووێ چ ناوێکی ترێنێ لەگەڵ ئەوەشدا من نەهاتوم ڕەفزی هەموو هونەری کوردی بکەمەوە بڵم نا هونەرمەندی باشمان هەبووە کاری زۆر باش کراوە پێش منیش لە هونەرمەندە نەمرەکانی وەکو مامۆسا حەسەن زیرەک و شەماڵ سایب و مامۆسا عەلی مەردان و مامۆسا تایار تۆفیق و ڕەفیق چالاک و ئەمانە نموزەجێک وەکوانە کە بڵێم کارێکی زۆر باشیان کردووە بەڵام پێش ئەو ئاسڕەش بیرکەیتەوە بتهۆڤنێک و مۆتسارتێک و بەلێق حەمدیەک لە کوردستان نەمان بۆ ئێمە کە بڵێن بین ئەزمونێکی تەواو لە مۆزیکی ئەوان وەربگرین من بەڕاستی لێرە سوپاسی و مامۆسایانە ئەکەم کە لە سەرەتاوە لە مامۆسا فەرید عیسا و لە مامۆسا ئەنوەر قەرەداغی و مامۆسا سەڵاح ڕەوف و محەممەد حوسێن و ئیبراهیم چاوبەر دەکەم کە لە سەرەتای پەیمانگای هونەرە جوانەکانەوە موزیکیان فێرکردین پێشترش کە من لە تەمەنی 5 ساڵیەوە خەریکی موزیک بووم مامۆسا فەرید عیسا ئەلفوبێی موزیکی فێرکردوم بەردەوام ئەم کارەمان هەبوو کراوە بەڵام لەگەڵەوەشدا هەر یەک وەک خۆی ئەزمونێکی خۆی و تازەگەریەک بکە لەبەرەوەی ئەگەر لە خۆشەویستی میلەتەکەم نەبێ نایم ڕۆژانە 7 تا 8 ساعت من خەریکی خزمەت بم بەبێ هیچ مقابلێکیش. بەڵێ زۆر باش باوەز لەو ستایلە بێنین کە کاری سەر خەڵکە زاهیر خۆی کاگەڵکەوت تۆ لە سەردەمێک کاکە خوێندکاری پەیمانگای هونەرە جوانەکان بووی بەڵێ لە سەردەمێکی شاکە ئەندامی کۆمەڵی هونەرە جوانەکان بوویت بەڵێ ڕاست دوای ئەوەش بە چەند ساڵێکی زۆر بەڵێ تەنانەت ینی چەند ساڵێک کە لە دەریشەوە ژانە بەسە بردووە هیچ ئاوازێکە دانانەوە بەڵێ تاو پرسیارەکەوەیە نەخێر پرسیارەکەم لێرە دەستپێکە بەڵێ ینی بەڵام لەم چەند ساڵی کۆتاییە ئێمە زۆرێک لەو کلیپ و گۆرانیانە ئەبینین لەسەری نووسراوە کە ئاواز و میلۆدیەکەی هەڵکەوت زاهیر دایناوە ینی ئاوازدانان ئەوەی من لە بواری موزیک بیزانم ئاوازدانانێکە کە لەو بەهرانەی کە هەر لە سەرەتاوە لە خەڵکی موزیکسیانە دەرەکەوێت وانە ینی بوو ئەو ماوە زۆرە هەڵکەوت زاهیر ئێمە نەمان بینی ئاوازێک دابنێ بەڵام دوای ئەم چەند ساڵێکە هاتەوە بوو چۆ دەرەوە و گەڕایەوە بۆ کوردستان و بۆ ئاوازدانەر و کۆمەڵێک ئاوازی زۆری دانا بەڵێ دیارە من ئەگەر مێژووی ساڵی 1993 تەماشاکەی دوایەوەی کە خوێندکاری پەیمانگای هونەرە جوانەکان بووم ئەو بەشەم تەواو کرد لە 93
ئەتوانم بەڵێم ئەو کاتەوەکو یەکەمین گەنج لە کوردستاندا من کاری گۆرانی دانانم کرد پێشمێنیش کۆمەڵە گەنج کاری کرده بوو بەڵام کارەکانیان نەبوو بە ڕقەمی ساحە نەبوو بە کارێکی سوپەرستا لە ناو ساحەدا هەر نمونەوەی یەکەمین کارم لەگەڵ ئەژدەر وهابی کرد لە ئەو کاتە یەک گۆرانی کرد بوو وەکو گەنجێ توانیمان بیناسێنین کاک حەمەڕۆف کەرکووکی یەکەمین ئاواز وابزانم کە تا ئێستا یەکەمین گۆرانی پێی درابێ لەلایەن منەوە بووە بۆ کچێکی کاڵ تارە ڕەسوڵ بە هەمان شێوە دواتر هاتمە سەر سرودە نیشتیمانیەکان ینی بۆ بوورە ئەمێ بەڵێ ڕوونکردەوەی زیاترم بێت یەکەمین ئاوازی ئەژدەر وهابی تۆ داوناوە ئەکاتە دووەمین گۆرانی ئەژدەر وهابی بە ناوی ڕازی دڵ یەکەمین گۆرانی مامۆستا سەلاح ڕەوف بۆی کرد بە ناوی دایکجان بوو دومین گۆرانی کەمەند بۆم کرد یەکەمین ئاوازی کە کاک حەمەڕۆف کەرکووکی لە خەڵکێکی وەرگرت پێ جگە لە ئاوازی خۆی ئاوازی من بوو بۆ کچێکی کاڵ لە شاری مامۆستا عەبدوڵڵا پێشێو بوو دواتر تارە ڕەسوڵ یەک دوو بەرهەمی تر زیاتر من بار و دۆخی کوردستان زیاتر جەوێکی سیاسی بوو سرودە نیشتیمانەکانم کرد لەوە کۆمەڵی سرودی نیشتیمانیم کرد لەوانە مەشهوورترینیان پێشمانکەوە بارزانی کە ئارمی مرکزی پارتی دیموکراتی کوردستانە لەو کاتەدا ناوبانگی من ئەگەر ینی ناوێکی زیاد لە حجمی خۆمی دەرکرد بە کارەکان ئەوە نەبوو بێ من لە دواوێک کە گەڕامەوە تۆنها کاری ئاوازانانم کردووە لەو مەرحەلەیە من وەکو ناوێک و کارکتەرێک دروست بووم و محاربەیەکی یەکجار زۆریش کرام لەو ساڵانە نەک لەسەر نەوعی کار لەسەر فۆرمی وەکو گەنجێک لەلایەن کۆمەڵێک کەسانی کە تەمەن لە من زیاتر بوون هەڵبەتە ڕۆڵی مامۆستا سەلاح لەبیر ناکەم زۆر تەشجیعی منیە کردو کە دومین گۆرانیم دانا بە منی وتبوون وەکو خۆ مامۆستا ئاعتراف بە کارەکان دەکەم سوپاسێکەمەوە بۆ من بووە تەشجیعێکی زۆر دواتر کە من چوومە ئەوروپا لەگەڵ خاتوو مەرزێ فەریقی و لەیلا فەریقی دەستم پێ کرد یەکەمین کار کە لە ئەوروپا دوای چەند ساڵێک لە خوێندن خەریکی سرودی ڕەفراندۆم بووم کە ئەویش کارێک بۆ سەرکەوتنێکی یەکجار زۆری بەدەستێنا هەردوو هونەرمەند کاک ناسیر ڕەزازی و خاتوو مەرزێ فەریقی هەڵگەوت ببوورە لێرە ڕاتەگرم بەڵێ تۆ لە ئەوروپا هیچ بڕوانامەیەکی ئەکادیمی دەباری میوزیکا بەدەستێنەوە بەڵێ لە چ کۆلێژێک پەیمانگای لە شاری شوودگار لە مۆزی کۆخشولەی شوودگار بەدەستمێناوە بەڵێ ینی مەبەستم ئەوەیە ئایا بڕوانامە بوو ئەمە بەڵێ زۆر باشە کاکە بەس من زانیاریەکم لەبارەدەس هەیە بەڵێ زانیاریەکەی من باز لەوە ئەکات کە تۆ بڕوانامەیەکی ئەکادیمیت نەهێناوە تۆ چەند کۆرسێکە بینیەوە لەباری میوزیکە کە ئەو کۆرسانە بۆ خەڵکی ئاسایی ژاتیاتی وتوان بچنەوە کۆرسانە ببینن بەڵێ ئەگەر من بڕوانامم هەبێت یانە بێت پێم وایە هیچ ئەقەلیەتێک و کەمیەتێک لە مۆهیبەی هەڵکەوت زاهر کەم ناکاتەوە کە ئەمڕۆیەکێکم لە دیارترین ناوەکانی ساحەی کوردی و لە سەحافە و لە هونەرمەندەکانیشم ئەو شەهادەدەن بەوەی ئەو شایەدیادەن بەوەی کە من ئەمڕۆ لە مەیدانەکەدا ناوێکی دیارم دواتر هیچ کەسێک نەهاتووە ئەو کۆنتترۆلی نەوەعە لەسەر مندانێت کاتێکە لێ بووم هەتا ئەمڕۆ کە هەڵکەوت زاهر ناوێکی دیارە لە ساحەی کوردی سپاس من زانیاریەکی زیاتری شەم لەلایە ئەمێ خۆشە پێ بەبێ زانیارێکی من ئەو کۆرسەی کە تۆ لە ئەڵمانیا لە شتوتگارت بیدیۆدا بەڵێ ڕۆژی باز لەوە ئەکرێت کە ڕۆژی چارەکە سەعاتێک وانەت خوێندەوە بەڵام واز لەوە هێنی بەڵێ بەست لەوە کرد کە تۆ ئاوازت بۆ سرودێکی نیشتیمانی داناوە ئە سرودە بووە مارشی سەرەکی پارتی دیموکراتی کوردستان وەک حیزبێکی گەورەی ئەم وڵاتە بەڵێ لە 93 ساڵی 93 بەڵێ پێشمانکەوە بارزانی بەڵام ینی لە دوای ئەم سرودە شوانە قسێکی زۆر هاتە سەر تۆ تەنانەت کاتێک هات ینی تاریخەکەی گرنگە لە ساڵانی دوای ئەوە چەند قسێک هاتە سەر تۆ کە گوایە ئاوازی ئەم سرودە لە سرودێکی سەردەمی ڕژەمی بەعسەوە دزراوە بیستمەوە باشە من لە ساڵی 93 ئەم سرودەمدانە دیارترین سرودی ناو ساحەی کوردستان وەکو پارتی ئەو سرودە بوو وەکو یەکێتی نیشتیمانی کوردستانیش مەشخەڵام شتێکی وازەحە بوو کەسێک نەهات لەو کاتە بە من بڵێ ئەم سرودە جارێ سا من جوابی ئەوەی تریشە دەمەوە هەرەوە نەبێ بە وازر لێ بێنە من وازر لێ نایە بۆ کەسێک نەهات ئەو کاتە بڵێ ئەمە سرودێکە لەوە وەرگیراوە وەنیە هیچ شتێک نەکرا کاتێک کە من هاتمە بۆمە ڕاوێژکاری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان و بە نەفەسێکی تازە من ئەتوان بڵێم تەوقێکی
ناو حکوومەتیشم شکان گرنگترین ئەدای حکوومەتم هەبووەکو کادرێک لە ناو حکوومەتدا بەرامبەر کارکردن و بە تایبەت گەنجان کاتێک من وەکو ڕاوێژکارێک وەکو هوەرمەندێک بەجیا لە ناو ڕاوێژکاری چالاکی خۆم مەکرد چونکە مۆدیلێک هەبوو لە کوردستان کەسێک پۆستێکی وەزیری وەرەگرت یا پۆستێکی تری وەرەگرت ئەگەر نووسەر بۆیە لە نووسەریە کەوت ئەگەر هەر مەجالێککە بۆ ئەکە تەنها خەرێکی وەزیرەکەی خۆی بەڵێ تێگەر ناجی حیناجێ قسم لەسەر ئەوە نیە بەڵام من وەکو پۆستی ڕاوێژکاریش کە کردومە کاری مۆزیکی خۆم نەوەستاندووە ڕۆژانێ خۆم کردو بە 7 تا 8 ساعت ئیش و خەڵکی کە لە دەور و پشتی منیشە شاید حاڵن بەو مۆزوعە ئەمە لەو ڕوانگەیەوە بوو ئەوەی کە ئەمڕۆ ناوێکی دیار کارێکی زۆر حدێک کە هیچ مۆسیقایەکی کورد کەسێک نی بووە بتوانێت لە مانگێکدا ئەلبومێ دوو ئەلبوم دەرکا ئیرەیەکی دروست کرد بەرامبەر بە من هاتن سرودێکیان هێناوە کە من نەمبیستووە یەکەم شت ئەو سرودا چەندین میوزیکژنی بەناوبانگ لە کوردستان ئامادەی ئەویان دەربڕێ نۆتی ئەو موزیکە بنووسنەوە لەگەڵ نۆتی موزیکی من بڵاویکەنەوە یەکێک لەوانە مامۆستا عەبدوڵڵا جەمال سەرگەرمە کە یەکێکە لە مۆسیقارە باشەکانی هەموو کورد و منیش و هەموو مۆسیقەکان ئەو ئەترافە بۆ زانستی ڕاستیەکەن هات بە منی وت شتێکی واکە کراوە من ئامادەم مۆزیکەکان بنووسمە و بڵاویکەمەوە ئەگەر 4 باڕی هەر یەکێک لەو دووگۆرانە لە یەک چوو من واز لە مۆزیک دێنم من خۆم ئەو ڕێم پێنەدا چونکەم من ستایلێکم هەیە لە خۆم بڕام بە خۆم هەیە پێش هەموو شتێک بڕام بە توانەکانی خۆم هەیە ئەزانم چیەکەم ئەزانم بۆ ساڵێکی ئایندە چیەکەم لە ئێستا پلانی 1 ساڵ و نیوی کاری داهاتوی هوەری من تەواو بووە ئەگەر ئەمڕۆ لە ماڵی خۆم دانیشم تا 16 مانگ هەموو مانگێک ئەلبومێکی من بڵاو بێتەوە تا 16 ئەلبوم ئینتاج ئەلبوم من تەواو کردو لە ماڵەوە ئەمە خاڵێک ئەو کارە من خۆم ڕێم نەدا و کۆمەڵی خەڵکێکی زۆر مۆسیقار هەیە ئەمڕۆ لە کوردستان ماشەڵڵا خۆ زۆرن هەر هەڵکە و زاهر نییە با بن نۆتەکانی بنووسنەوە لێکی دەن تەنها هاتوون بە جیهازی کۆمپیوتەر تۆنی ئەم گۆرانەکەی من لەسەر ڕێمێجەرە حیجازکار لەسەر ڕێمێجەر هاتون گۆرانەکان ئەوش بە کۆمپیوتەردا گیراوە بۆی کە تۆنی ئیحساسی دەست پێکە خۆ ئەگەر باسی حیجازکار کە 1 ملیۆن گۆرانی حیجازکار هەیە ئەو گۆرانێگەر جنسێکی حیجازکار پێ بما باقی عەجەمە ئەو کەسێکەوەی کردووە بەزەیم پێدادێتەوە لەبەرەوەی زانستی هوەری زۆر زەعیفە ئەکرا بتوانێت گۆرانێکی سەرجەم حیجازکار بێنێ بە ڕتمێکی جیاواز ڕتمێکی بۆ دوورکە ئەگەر زانست وایە ئەگە بادا پرسی بەخۆم کردایە ڕنگ بێ کۆمەکم کردایە بۆی تا بەشێکی تەکنیکی بدا لە من بەڵام ئەوەی کە کردی زۆر زەعیف بوو زۆر لاواز بوو بەزەیم پێدادێتەوە ئەگەرم زارێکی کەویستی قەیچێکە ناکەوت بێ بخۆم بڵەوە کۆمەکێکم بۆی مەشهور بێ زۆر ڕۆژنامە نووس هەیە لەسەر منی نووسیوە و ئەم شتانە دوای هاتۆ کاکەڵکەوداوە لە برنەکەی وتم کاکە نەبخوێندەوە بابەتەکەت هەتاکو چون بەڕاستی ئەگەر ئەمڕۆ سەیری گۆڤارەکانکەی ماممکینە ڕۆژێک ناوی هەڵکەوزایی لە ناو سەحافەی کوردی نەبێ بە تاکیدی بە جەنابیش دەڵێم سەیریکە و ئەرکیت متابعیشی جەنابەت بەدڵنیاییەوە من هەردوو سرودەکەم جۆ لەگرتەوە بەڵێ کاکەڵکۆت بەڵام من یەک ملاحەزەی بچووکم هێل ساقسەکانی جەنابە ینی ئەو کاتی کە تۆ باسێگەڵی بۆ لەو ساڵانە نەهاتنێت لەو ساڵانەمە خۆمان نەزانین لەو ساڵانەیە کوردستان لە خراپترین وەزعەتی سیاسی و ئەمنی و اقتصادی و اجتماعی خۆیەوە ئەنتەرنێت نەبوو هیچ سەرچاوەیەکی زانیاری نەبوو ئەوەی کە لەسەر تۆ وتراکە لەسەر نووسراکە ئەم دوو سرودە لە یەکە چن لە کاتێکدا نووسراکە هەردوو سرودەکە ئەوەی جەنابیشت و ئەو سرودەی سەردەمی باسیش لە سایتی یوتیوبەوە وەرگیرابوو بەڵێ ینی بەمە هاتن مقارنەکەیان کرد و دەرکەوت ئەخر کاکرە بوار شتێک ناکە لە کاتی 93 ئەو سرودە هەتاکو 2000 کە تا شەڕی ناخۆ و شەڕی براکوژی کە هەبوو ڕۆژانە ئەم سرودە لەوانەیە 100 جار لە میدیاکانی پارتی لێ دراوە بۆ کەسێک ئەلفێکی نەوت لە ڕوانگەی و سرودەوە چۆن ئەبێت بێت دوایەوەی کە پۆستێکم هەیە و ناوێکی دیارمە و کۆمەڵی موزیکژەن هەستیان بە سڕینەوەی خۆیان کرد لە مقابلی کارەکانی من هەستیان بە لاوازی خۆیان کرد هەڵبەتە من نەهاتووم من هاتووم وەکو گەنجێک نەڕەخنە لە کەزەگرم نە باسی کەزەکەم نە تااقەتم هەیە نە بیریشی لێکمەوە چکە لە کاری خۆم بۆ نەهاتم بیڵێن دوای ئێستاش نەچۆ بچێ با 4 مۆسیقاری باش بێنەوە نۆتەکانی بنووسێتەوانێ زانێ کە ئەم شتە وایە بڵێ زۆر باشە ئەمە ڕاشکاوانە بۆم تهدید بکەیت چێنەوانی کە بەهاتنی تۆ ناویان سڕایەوە من تۆ دوو جار ئەم من ئەڵێم وا هەستەکەن من نەهاتوم کەس بەسەرمەوە بەڵێ چێن ئەوانی کە وا هەستەکەن
بەڵام کێن ئەوانی کە واز دەکەن ئەمڕۆ کارکتەرێکی هونەرمەندی من کە دەرئەکەوێ یان زۆری نخبەی میلۆدی من لە شاشە و لە تەلەڤیزیۆنەکان دەرئەکەوێ هەست بە لاوازی خۆیەکە ئەمڕۆ هونەرمەندێکی گەنج و نوێ دێت داوای دێکار لە منەکە بەڵام ڕنگ بێ میلۆدیدانەرێ ئاوازانەرێکی کە چوو بێت داوای لێ کردبێ ئاوازی ئەوی قوبوڵ نەکردووە ئەو کاتە هەست بەوە کاڵێ زەمانی من بەسەر چووە حتا کار گەشتەوەی کە وازەحە بەچاوە بینرێ چەندی لای سیاست مەدارەکان بە ناوی جیاجیا و بە ناوی مستعار و بە شکاتی فەردی چون لەسەر ناوی من قسەیان کردووە و کاکامانە چییە بۆ بە مافیا و بۆ نازام چی کوردی کاکی برا من هاتووم ڕێ لە کەس بگرم باشە هوەری میلەتێک من ئەوان ئاڵێم هێندە لاوازە بە هەڵکە و زایر خراپ بێ ئەگەر هەڵکە و زایر بتوانێت هوەری میلەتێک وێرانکە دیارە وڵاتە هەر هوەری تێدا نەبووە ئەمە دلیلێکی ئەوەیە من هاتوو بە نەفەسێکی تازە کۆمەڵە گەنجی جوان لە دەور و پشت من کاریان لەگەڵەکەم و ڕۆژانە ئەو هونەرمەندانەی کە لەگەڵ خەڵکانی تریشدا کارەکەن ئەوانیش هاتوون بۆ لای من و من هەر بەڕێزەڵم کاکە فڵان کەسی کە لەگەڵی کارەکەی کاری جوانەکەن وانە بێ هەر هونەرمەندانەی کە من کارم بۆ کردوون هەر ئەوانە خەڵکێکی زۆریش هاتوو کە تەجروبەی هەبوو نمونەی هونەرمەند چۆپی پێشمنکاری کرد و هاتوۆتە لای کارم بۆ کردو دەنگێکی وەکو لەیلا فەریقی پێشمنکاری کرد و هاتووکارم بۆ کردووە پەیوەنجاف ئەیوب عەلی کێ مەرزیە فەریقی زۆرنەوەنە بەڵام واقعەک هەیە من دەیڵێم ئەمڕۆ لە ساحە کارەکانی من مارکێتی بازارن و حقەتێکی شەو ئەگەر خەڵک چاوپۆشی لێ بکە ئێستانە دوسێ ساڵی کە ئەو زۆر ڕوونترە بێتەوە من مرۆڤێکی بەسەبرم ئارامم قەت عەجەلەشم نییە الصبر مفتاح الهدى زۆر سەبر جوانە زۆریشم پێخۆشە بن زۆر باشە بەڵێ کاکەکەوت وەکو ئاوازدانەرێکم هەوێ لێت بپرسم ئەنی بەرهەمهێنانی کلیپێک یا گۆرانیەک یا سیدیەک زۆری تێچێ چنی تێچێت زۆری تێچێ لای من لای تۆ لای من زۆری تێچێ بۆ من بە کوالەتی کارەکەم من مەبەستم ببوورە بەڵێ مەبەستم لانی ئاوازدانان و تۆمارکردنەکە نییە مەبەستم لایەوە زۆر کەمی تێچێ ناحێ مادێکە من زانیم پسارەکەت ئەوەیە بێگومان نقطەکان نەزانم چییە پارێکی زۆری تێچێ ئەو من حەزەکەم ڕایگەێنم زۆر لەو کۆمپانیانەی کە پشگیری لە کارەکانی هەڵکە و زاهیر دەکەن لۆگۆکانیان لەسەر کلیپەکانمان هەیە لەسەر سیدیەکان هەیە ئامادەن بە سەدان هەزار دۆلار لە میوزیکی من سەرفەکەن لەبەرەوەی بەرهەمێکی پاش بۆ کۆمپانیەکانیش دەرەکاتەوە کاتێ هونەرمەندی من ڕێکلامێکەکە بۆ کارێک پرۆژەیەک کارێک ئستجابەیەکی زۆر باش بەدەستدێنێ ئەمەیە خاڵی سەرکەوتن و تونند و تیژیکە ناو خەڵکەکە دروستەکە ئەمە پشگیری منن زیاتر لە 20 تا 25 کۆمپانیا هەیە لە کوردستان ئەتوانن لە کلیپەکان سەیریکەن حتا من فۆرمی ئەوم دروست کە لە ستایلی جلوبەرگ خەڵک بێتە سپۆنسەر هونەرمەندێک پێویست ناکە هەموو جلوبەرگە بکرێت یان تۆ هەڵگەدوو ڕاتەگرم ینی سپۆنسەری کارەکانی تۆ تەنها و کۆمپانیایانە بەسم ئەو یان تۆ بەشێکی زۆری ئاوازەکانێ بەشێکی زۆری تۆماری دەنگەکانێ لە مسەڕ لە وڵاتانی دەرەوە لە تورکیا لەمانە ئەەکەیت ینی ئەمانە خۆشمان نەزانین کە بەڕاستی پارێکی زۆری پێم وتی پێشتر زۆر قرسە وتم زۆری تێچێ ینی ئایا تەنها سەرچاوە مادی تۆ ئەو کۆمپانیایانن بەڵێ سەرچاوە مادی من زۆرن لەو کۆمپانیانە و ئێستا کەسایەتی زۆر گەورەتر هەیە لە پشتی من کە بزنسمەنێکی دیارە لە کوردستان پرۆژەی گەورەیان هەیە ئامادەن نەک تەنها پشگیری لە مەسایلی ئەلبومی منکەن ئامادەن تەلەڤیزیۆن بۆ وڵاتەی من دابنێن تەلەڤیزیۆنی تایبەت بە کارەکانی هەڵکە و زاهیر و زیاتر کە تەلەڤیزیۆنێک ئەمڕۆ لە 6 ملیۆن دلار کەمتری تێ ناچێ ئامادەیان هەیە لە بەرەوەی ستافێکی گەنج کە قبولێکی تاوایان هەیە لە ناو کۆمەلگا ینی سەر تۆ سەرخەڵی ئەوەشی ئەتێت کەناڵێک دابنی تایبەت بۆ ڕۆتێ بێگومان بەڵێ داوەتەکەینەوانە بە شەرتێک بیتەوە وەکو خۆم چۆن ئەکسەر هاتمە لای جەنابەت جەنابێشت بیتەوە لاوە کاگەڵکەوت ینی بە تەحدید ئەمە بۆم دیاری بکەیت بۆ نمونە کلیپێک تا ئەو کاتی ئەڕاتە سەر شاشە بەڵێ نمای شکرێت چنی تێژێت جۆری کلیپ کەوتووە کلیپی ئێمە لە لوبنانێکین بۆ نمونە کلیپی
هێلا هەوپەی دەشنێ هونەرمەند دەشنێ وڵات نزیکی 50,000 دلاری تێچوو و حەزەکەی ناوی شەریکەکانیشت پێ ئەڵم کە کێن سپۆنسەری ئەو کلیپیان کردووە لۆگۆی کۆڕک تیلێکۆم هەیە لەسەر ئەو کلیپە وازە بەڵێ ببوورە کارمان بۆ نییە بەڵێ کاک هەڵبەت بەپی زانێرێکە لە بەردەستی منایە بەڵێ باز لەواکرێت کە ئاوازدانان و تێکست و تەسویر و کلیپکردنی گۆرانی خانمە گۆرانی بێژێک کە لەگەڵ گۆرانی بێژێکی عەرەب گۆرانی وتۆ بڕی 240,000 دلاری تێچوە من کارم بۆ کردووە خانمێک لەگەڵ خانمێکی عەرەبیا لەگەڵ کوڕێکی عەرەب نەخێر لەگەڵ کوڕێکی عەرەب گۆرانی ڕاجعانە باڵدنە هونەرمەند لەیلا فەرقیەڵی دیارە مەبەستە گۆرانیە نەخێر هیچوانە ئەو گۆرانیە نزیکی لەوانەیە تا 4 تا 5 دەفتەر 50,000 دلاری تێچوو بێ وازەحیشە کۆڕک تیلیکۆم سپۆنسەری ئەو کارەی لێ هونەرمەند لەیلا فەرقی کرد لە کاتی خۆیدا ئەلبومەکەی بوو بە ناوی گوێم لێگەڕ لەگەڵ ئەو کلیپە کە سەرجەم گۆرانەکان میلۆدەکانی من دامناوە و کارێک بوو بەڕاستی سەرکەوتنێکی زۆر باشی بەدەستێنە توانیمان من و هونەرمەند لەیلا فەرقی بە هاوبەشی هەردووکمان زمانی کوردی پێش هەموو سیاسەتمەدارەکان بتوانین بخێنە میدیای عەرەبەوە زۆر باشە ئەو دوایە گەڕەمەوە سەر ئەو تەوەرە ببوورە کاک هەڵکەوت بەپی زانێرێکە لە بەردەستی من هەیە بەڵێ زانیاری زۆرە لە ناو مسڕدا چۆن کۆمپانیایەکی بەرهەمهێنانی میوزیکی هەن بەڵێ ئەمە بە کورتی پرسیارەکەمە لێ بکەم ئەم کۆمپانیایانە کاریان ئەوەیە کە بۆ نمونە تۆ دەنگی خانمە گۆرانی بێژەکە بە یا هەر گۆرانی بێژێک لە ستافەی خۆت کە کارێ لەگەڵاکەن دەنگەکە ئەبیت ئەوان سەیری جەڕەسی سەوتی و مستەوای دەنگی ئەو هونەرمەندەکەن بەپێی ئەوە ئاوازێک داهێنێن و تۆ کاری تۆ تەنها ئەبێ بە نووسینی تێکستەکان و بردننی گۆرانی بێژەکە بۆ تۆمارکردنی دەنگەکە ینی ئەم کۆمپانیایانە ئاوازەکە دائەنێن بۆ بە تۆی ئەفرۆشنەوە بەرامبەر ئەوەی کە تۆ لە بەرامبەرێکی مادی ئەم ئاوازە ئەکڕی ئەتوانی ناوی خۆتی لەسەردابنی ئەڵێن زۆربەی ئاوازەکانی هەڵکەوت زاهر بەم جۆرەیە خۆی دای نەناون کۆمپانیا مسرەکان دایان ناون بەڵام حەزەکەم وەڵامەکەت هەڵگری بۆ دوایم ناوڕە باش ناوڕێکی کوردوە گەڕێنەوە لاتەن